بەرزبوونەوەی بەردەوامی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکاندا و گەیشتنی بە زیاتر لە 90 دۆلار بۆ هەر بەرمیلێک سەرنجەکانی بۆ سەر ئەو داهاتە زیادەیەت شەڕ کردوێتەوە کە لە ئەنجامی فرۆشتنی نەوتدا بۆ حکوومەتی عێراق دەگەڕێتەوە. نرخی نەوت دیسانەوە بەرزبوونەوەیەکی دیکەی لە بۆرسەی جیهانیدا تۆمار کرد و گەیشتە 92 دۆلار بۆ هەر بەرمیلێک. ئەمەش واتە 22 دۆلار زیاتر لەو نرخەی کە لە یاسای بودجەدا بۆ هەر بەرمیلێک دیاری کراوە و زیادبوونی داهاتی نەوتی بە ڕێژەیەکی بەرچاو و گەڕانەوەی بۆ خەزێنەی گشتی دەوڵەت و بەکارهێنانەوەی لە پرۆسەی خزمەتگوزاریدا. شارەزایان پێشبینی دەکەن نرخی نەوت لە داهاتوودا بەرزبوونەوەی زیاتر تا 100 دۆلار بۆ هەر بەرمیلێک بەخۆیەوە ببینێت و بەهۆی داهاتی نەوتیشەوە بودجەی عێراق 6 ملیار دۆلار یان زیاتر زیادبوون بەخۆیەوە ببینێت. لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق هۆکاری ئەم بەرزبوونەوەی بۆ کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی خاو ناسرا و بە زێڕی ڕەش لە جیهاندا گەڕاندەوە و بە تایبەت وڵاتانی سعودیە و رووسیا کە بۆ فشارخستنە سەر ڕۆژئاوا و بەرزکردنەوەی نرخی نەوت لە ماوەکانی ڕابردوودا ڕێژەی بەرهەمهێنانیان بۆ نیوە کەم کردەوە. شارەزایان پێشبینی دەکەن کە لە ساڵی 2023دا عێراق لە داهاتی فرۆشتنی نەوت بە نرخی مەزەندەکراوی نێو یاسای بودجە کە 70 دۆلارە و هەناردەکردنی 3.5 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا 90 ملیار دۆلاری دەست بکەوێت. بە هەژمارکردنی پارەی زیادەی نەوت بودجەی عێراق دەگاتە 96 ملیار دۆلار و بارزبوونەوەی نرخی هەر بەرمیلێک بۆ 100 دۆلاریش جیاوازیەکە بۆ عێراق زیاتر و گەورەتر دەکات. شارەزایانی بواری ئابووری باس لەوە دەکەن عێراق بەهۆی پشتبەستنی تەواوەتی بە داهاتی نەوت چەندین جار تووشی کورتهێنانی بودجە و کێشەی دارایی بووەتەوە بەهۆیەوە قەرزی دەرەکی و ناوخۆیی کردووە بۆ پڕکردنەوەی کورتهێنانەکانی. بۆیە پێویستە لە ئێستادا بەرپرسانی وڵات ئەو زیادەی داهاتە بۆوە بەرهێنان لە کەرتە جیاوازەکانی وەک کشت و کاڵ و پیشەسازی و گەشتیاری و کەرتەکانی دیکەدا بەکار بهێنێت و عێراق لە تاکداهاتی ڕزگار بکەن. ئەم بەرزبوونەوەی نرخ و پێشبینی زیاتر بەرزبوونەوەی بودجەی گشتی دەوڵەت لە کاتێکدایە لە مانگی ئازاری ئەم ساڵەوە هەناردەی نەوتی هەرێم بۆ تورکیا ڕاگیرا و دوای ڕادەستکردنەوەی بە بەغدا و دەستپێنەکردنەوەی هەناردەکردنەوەی نەوتەکە زیانی زیاتر لە 5 ملیار دۆلار بەر داهاتی گشتی عێراق کەوت و بە زیادبوونی نرخی نەوتیش عێراق دەتوانێت قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە کە لە ڕێگەی هەرێمەوە پێی گەیشتووە لە بودجەی ساڵانی 2023 2024 2025 کە بڕەکەی 64 تریلیۆن دینارە. پرسیاری سەرەکی لە زیادبوونی داهاتی عێراق ئەوەیە کە ئایا تا چەند هاوڵاتیانی عێراق بە هەرێمیشەوە سوودمەند دەبن لەو داهاتە زەبەلاحە و ژیانیان بەرەو خۆشگوزەرانی دەچێت؟ ئایا کابینەکەی سوودانی ئەم داهاتە دەگێڕێتەوە بۆ خەڵک یاخود سەر لە نوێ دۆسیەکانی گەندەڵی و دزی سەدەی دیکە بە دوای خۆیدا دەهێنێت و هاوڵاتیانیش بێبەش دەبن لەو داهاتەی وڵاتەکەیان؟